يا طالبا للعلم يرجو نفعه، اسمع نصيحة ناصح معوان. أخلص لربك في أمورك كلها. أزموني فود لقال كتير بمان باسكت أفسمك مثلاً يقولنا برد كان دا يكم كتير جناب كذا سبيك كم كتير ونسيت بما كيس بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلقه محمد وآله وصحبه أجمعين. سنتا بخير بين وزود دسپوشی بو دزگای نوری حکمة كاستاون با كرنوي أو بيشنجا وأروها بدعوة كردني أما إن شاء الله لخدمت عندبين هم بو ناس عندني عندك لكتب كان وهمش بو ويكا دعائي كتواول حاولت ذم بكرتي باسالتي درجاي قفتو جو بسيار كينا وعواني كبسيار يعني والله من دين إن شاء الله. طبعا لبروي كاتكا هم روش كرتن همش كاتكا كما كتابة كانش ما شاء الله توزك زورا بوينات وين هم يام بناسيني عندك كمان ألف جاردون أو أنا تناسيني زوزو بكرتي. طبعا هل يكاد لو أنا بيوستي بنيم ساعتك ناس عندن هي لبروي كتاب بوخوي ميجوي هيو بابل فكرة لبشتي هي هر كتابة كداندرا أو بس أمانزك بس مبستك بس ما أوضني زوزو بكرتي تنهاو كنا سانية شكشتي بوانيكا نافن دوتوا استفادة لبكنو أو كم بس يشوفي بخلانته دستي خف لو كتبه وقدس في بكين أو كتبي بريغو والله من جمارة كان نسب برسكان يافرتا. طبعا دميقبو بسيارو جماني زور دورو جندرا. طبعا لو بواري هم بكردي هم بعربي شد زور نسراوة بلام كحستم كرد فراغ لو بواري هيك جنزكان مال بتابتي فشكال أو نسيناني كنسراو رنجا آستيشي برزيان هبي زمانه كان زمانه برز بي زمانه كان زمانه قرز بي بوي هستام با آماده كردني أو كتابة بزمانه زوزر سادو خمالي بوي كزور بي خوشكان حتى براني جلي شعر زابن. طبعا أو كتابة بدو أعمال زي ونسيلا بريقول والله نقول كان سبر سكان يفرتا أعمال زي يكم سلمان دني ريزو مافو بيقو رولي أفرد الإسلام دا كسرولي شيء تسبيقي شيء تسمافي شيء يعني باعترافي واني كخندوي أنا زوز ظل ما وصل أوي كلير باسكرا وأجر وابي فيها قرز دارف فيها مظلوما يعني الإسلام أو أنت ما فدراو بأفراد براستي أما بخوما زقمة ما بيعمل دستك أو الله فدراوه زابويا ليرة بأدلة القرآن وبالسنة ليرة سلمان دراوة كأفراد سرولي شيء تسبيقي شيء تسمافي شيء الإسلام ده وبشي دوميان باسي زور بي زوري تقريبا لتسل بابت بيكاتوا همو أو بابتاني كدورو جندرين للسوشيال ميديا ولا كتاب ولا وانيتر كأفرد رولي نيا بيجي نيا ما في نيا سكاتي بكراوا هاتم ليرة باسم كذا بونمونا يكاد لبابتك باسي شاتي آل إسلام دا شاتي دو أفرد برامبر بيالشيا بونمونا ميرات دو برامبر يكا همو بابتاني ديكا يان أو فرموداني كقمان يان نسركا باولين بيغمر صلى الله عليه وسلم سكاتي بأفرطان كربي يعني بوني سكاتي نفيرا هم يولام دراوتوا بمنهزتي شي هم نقلي هم عقلي يعني هم دليل القرآن والسنة علينا وتوا هم قصيزانان هم بديالوجي شي عقلانية لقل أو خنري دوامين كا أو كتبي دخلنا توا أو سيقولز أو كتير تناول باستيك يكي قلنا برفري كتير كان تشرب ما شاء الله لو كان باش لسه بتعمل هيربستين بل جزاك الله فسلامتك سلامنا أو كتبي تريان أو طبعا دايل بردن ده كان يعني بسيناو قولاي كتبه كانوا ولا بروي كاتك كمو كتبه كانش بعض العدد يعني أو كتبه تقريبا شو فضل بريا بناوي الرولي شيرينم أو كتبه طبعا ممكن دوما السيبش طبعا كتبه شي پروردهی تربوي أخلاقي سلوكية لا فكري شي تدا أو كتبه ممكن دوما السيبش رولي شيرينم باش يكم يعني نسيب الأخوة وبوتو رولي شيرينم يعني أو وصيتاني أو نصحتاني خواهي جورة كردويتي بومروف أمن بورو لشيرين كي خوم نسيوما همو القرآن هو باش يدوم يالنا بيغمبر صلى الله عليه وسلم بوتورو لشيرينم همو أو فرمو دانم هنا متعلقا بأخلاقيات وسلوكيات وتسوانيتي التعامل كردن لك الدين ودنيا إنزا باش يسيم يعني لخوما وبوتورو لشيرينم أمش وكو مروفيك وكو باوكيك نصحتي رولا كم كردوات طبعا أويا كم يعني باش كم يعني زياتر لصط آتي تدا لخوا وبوتورو لشيرين باش يدوم يعني زياتر لصط بنزافا ودي تدا باش يسين لما نو بوتورول شيرين زياتر لصتو بنزا نصحتي تدا هموي كوي قشتكي لسوصد لا بردا هموي نصحتو امجداريه بو دين بيني ودنيا بيني وتشونيتي بركرنو وتشونيتي تعامل كردن لقل دين ولقل دنيا اوجي كتشكيل كتابه كان او كتابه يعني الحمد لله او تابي دوميتي
کتێبی یاسا قورئانیەکان کتێبی یاسا قورئانیەکان طبعا ئەو فکرە هەر یەکێک لە کتێبەکان یان هەر نووسەرێک کە کتێبێکی دەنووسێ حتمەن فکرەیەک لە پشت کتێبەکەەوە هەیە ئامانجێک لە پشتی هەیە ئەو کەسە ئەو کتێبی بۆ چ نووسیوە طبعا ئەمیش وەکو نووسەرێک دائما سیر دەکەم فراغ لەکوێدا هەیە بتوانم پڕیکەمەوە دەنا زۆر بوار هەیە با بڵێن کتێبی تێدا نووسراوە کە ئەتوو هەست دەکەی نووسراوە و فراغەکە پڕکراوەتەوە دەبێتە شتێکی دووبارەکە بینووسی طبعا ئەوەی کە ئێمەش دەینووسین بەڵێ بەشێکی دەبێتە دووبارە بەڵام بە ستایلێکی و بە شێوازێکی نوێ ئەمن زۆر دەمێک بوو خەفتم لەوەی دەخوار مەراکزەکانی تەحفیزی قورئان یان ئەو مەراکزانەی کە مهتەمن بە تەجوید و بە قیراءات و بۆ بابەتانە کەسەکە 5 بۆ 6 بۆ 10 ساڵ قورئان دەخوێنێ بەڵام ئەگەر کەسێک لێ بپرسێ باشە پەیامی قورئان بۆ مرۆڤ چییە پەیامی قورئان بۆ دنیا چییە پەیامی قورئان بۆ دین چییە پەیامی قورئان بۆ ئەخلاق چییە بۆ سیاست چییە بۆ اقتصاد چییە بۆ پەروەردە چییە بۆ هەموو بابەتانە لەوانەیە کەسەکە نەتوانێت وەڵامی داتەوە نەتوانێت بە کورتی بە پوفتی عەزەمەتی قورئانی بۆ شەرحکا بۆ ئەو کەسە ئەمن هاتوومە لێرەدا نەوسەر بۆ ئەو سەری قورئان گەڕاوە 500 یاسا دەرهێناوە یاساکان لە بواری ئەخلاقی لە بواری سلوکی لە بواری جوانێتی تعاملکردن لەگەڵ خەڵک لەگەڵ خۆن لەگەڵ خوا هەموو بابەتانە ئەخلاقە جوانەکان ئەخلاقە ناشرینەکان هەموو بابەتانە لێرە تقریبا لە 600 لاپەڕەدا هێناومە زیاتر لە 500 یاسای تێدا بە مەبەستی یەکەمیان کەسەکە ڕەنگە نەتوانێت هەموو قورئان لەبەرکە بەس دەتوانێت یاساکان لەبەرکە یاساکە ئێستا بۆ نمونە وقولوا للناس حسنا يعني هەمووی چەند کەلیمەیەکی زۆر کەمە بەڵام دەتوانی یەک وتار یەک محاضرە یەک کتێبی زۆری لەبارەوە بدەین ئێستا ئێمە کێشەی چمان هەیە کێشەی ئەومان هەیە ئەوەی کە لەبەری موسڵمانان دەگوزارێت بە زۆری لە قسەوە پەیدا دەبێت ئەگەر واتە جێبەجێ بکرێ وقولوا للناس حسنا واتە بە جوانی لەگەڵ خەڵکی بدوێن هەم قسەکە جوان بێ هەم ئەداکە جوان بێ هەم چۆنێتی قسە پێگوتنەکەی ئەوە مەشاکلانە ڕوونم کردێتەوە ناتوانم لەبەرکەمی کاتێکە بسمە بابەتەکە کەواتە یەکێک لە مەبەستەکان ئەوەیە کە کەسەکە ناتوانێت هەموو قورئان لەبەرکە بەس دەتوانێت لێرە نەو 500 یاسا 100 یاسا دەربێنێ بۆ ژیانی ڕۆژانی ئیسفادەی لێ بکەن لەڕووی ئەخلاقیەوە لەڕووی سلوکیەوە لەڕووی تعاملەوە لەڕووی دینداریەوە لەڕووی دنیاداریەوە کەسەکە دەتوانێت ئیسفادەی لێ بکە و زۆریش کە دەمبینی حافظ قورئان بوو بەڵام نەیدەتوانی ئاەتێک دەربارەی ئەخلاق بڵێن ئاەتێک بۆ منداڵەکەی بڵێ کە نصحەتی بکە کە ئاوە تعاملکە ئاوە بڕۆ ئاوە مەچوو هەتا ئەوە دوایی بۆیە ئەو کتێبە نووسی کە وەلحەمدوللا چاپی دوێمێتی لە دواییدا ئەوە یاسا قورئانیەکان دوایی کتێبێکی کە بۆ تەکمیلی ئەو بابەتەی ئەویش یاسا گەوهەریەکان طبعا ئێمە کتێبمان زۆرە بەلای وتەکانی سقراط و وتەکانی ئەرسطۆ و وتەکانی فلان و فلان وتەی فەیلسوفان و زانانمان زۆرە بەڵام هەستت دەکرد پێویستێکی شەیە کە خەڵکێک کەم با بڵێ موسڵمان نییە بزانێت کە دنیا یان ئەخلاق یان سلوک یان مامەڵە یان تعامل لە تێڕوانینی پێغەمبەر صلی الله علیه و سلم چۆنە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو وێنایی کە بۆ کراوە بالضبط وایە لێرە تقریبا 220 ناسەم هێناوە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم چۆن ڕوانیوێتی لە دین چۆن ڕوانیوێتی لە دنیا چۆن ڕوانیوێتی لە ئەخلاق هەموو بابەتانە لێرە بە کورتی بە پوختی سەرەتا ناونیشانێکم بۆ داناوە دوایی نەس عەرەبیەکە نەس حەدیثەکە دوایی تەرجەمەکە دوایی کورتەڕووکردنەوەیەک بە 5-6 دێر کردووە لەسەر فەرموودەکەی ئەوەش بۆ ئەوەی کە خەڵکێک کە با بڵێن پێغەمبەر صلی الله علیه و سلم نەناسیوە لەو کتێبەوە تەبە کتێبی تریشبانی زۆر سەدان و هەزاران هەیە ئەوەش ببێتە یەکێک لە کتێبەکان بۆ ناسینی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ ناسینی ئیسلام بۆ ناسینی ئیمان بۆ با بڵێن ناسینی پێگەی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە پێغەمبەر صلی الله علیه و سلم چ گەورە چ عەزەمەتێکی هەبووە و هەروەها بۆ یارمەتیدەری هەم طالبی علومی شەرعی هەم مامۆستایان هەم وتاربێژان کە زۆر جار با بڵێن ناونیشانێک نادۆزێتەوە لێرە تقریبا 219 ناونیشانمان داناوە هەر کەسێک دەتوانێت لەژێر ئەو فەرمودانە بکاتە محاضرەیەک بکاتە وتارێک بکاتە سیمینارێک ئەو کتێبەیان بە ناوی ئیلحاد وەفۆری لە ساڵی 2019 چاپ کراوە ئەو چاپی دووەمێتی طبعا ئەو کتێبە وەک باسم کرد هەموو کتێبێک کە دەنووسرێ چیرۆکێک لە پشتیوەتی هەیە چیرۆکەکەیە کە کەسەکە ئەو کتێبی بۆ نووسیوە ئامانجەکەیان لە کتێبخانەی کوردیدا ماشەڵڵا کتێبمان زۆرە لە ئیلحاد ئەمە ساڵی 2019 بۆ خۆم لەبەرەوەی ماجستێرەکەشم لەسەر پەیوەندی نێوان ئیلحاد و فەلسەفە بوو گوتم بزانم لە کوردیدا چمان هەیە دەربارەی ئیلحاد کە سەیرم کرد ئەو کتێبانی کە نووسراون کە ماشەڵڵا لەگەڵەوەی کتێبی چاکرد کتێبی باشتر کتێبی بەسوودم بەڵام دەبینی هەر یەکە و بۆشەنیگایەکی باس کردووە و بە زمانێک باسی کردووە کە دەتوانم بڵێم زۆربەی خەڵک ڕەنگە بەساچی لێی تێناگا گەورەترین مشکلەی کتێبی کوردی لە ئێستادا وەرجێڕانەکە بەشێکیان وەرجێڕانەکە سەقەتە خوێنە حەز دەکات لێی تێناگا بەشێکی لە نووسینەکان ئاستەکان ئەوەندە بەرزە زۆربەی زۆری خەڵک لێی تێناگات چونکە
خەڵکی ئێستا لەبەرەوەی با بڵێ کتێب خوێندنەوەی کەمە کە کتێب خوێندنەوەی کەم بوو مستەڵەحاتی کەم بەبەرچاو دەکرێت کەم بەبەرجێ دەکرێت بۆیە لێ قورسە ئەو کتێبە ئیلحاد وە خۆی طبعاً باسی زیاتر لە 30 بابەتە دەربارەی ئیلحاد بۆ نمونە پێناسەی ئیلحاد مێژووی ئیلحاد جۆرەکانی ئیلحاد لەو کتێبەدا زیاتر لە 36 جۆری ئیلحادم باس کردووە کە ئێمە یەک جۆر ئیلحادمان نییە ئێمە زیاتر لە 30 جۆری ئیلحادمان هەیە ئینجا دوای هاتوومە سەر با بڵێن بنەما فکرەکانی ئیلحاد هۆکارەکانی ئیلحاد چارەسەرەکانی ئیلحاد ئیلحاد لەگەڵ عەقڵ چۆنە ئیلحاد لەگەڵ ئەخلاق چۆنە ئیلحاد لەگەڵ زانست چۆنە ئیلحاد لەگەڵ فیترەت چۆنە ئیلحاد لەگەڵ هیوا چۆنە ئایا ئەخلاق جێ دەبێتەوە لە ئیلحاددا ئیلحاد دان بە ئەخلاقدا دەنێت دوایی ئینجا لە کۆتاییدا باسی ئەو پرسیارانە کردووە ئەمە زۆر جار کە باسی ئیلحاد دەکەی بەس وەڵام دەدەینەوە لەو کتێبەدا زیاتر لە 60 پرسیارمان باس کردووە بۆ ملحیدەکان بۆ ئیلحاد باشە مادەمەوە بەس پرسیار دەکەین با ئێمە تەنها لە هێڵی بەرگریدا نەبێنینەوە ئەوجا ئەمە پرسیارێ دەبێت ئەوان فکرێکی ئەوەندە بەهێز و تۆکمان لێ تاوەکو بەرگەی ئەو پرسیارانە بگرن ئەوەش تەبان زیاتر لە 30 بابەتی تێدا دەکەسێت بێوە دەربارەی ئیلحاد شارەزا بێت بە زمانێکی سادەی خۆڵماڵی ساکار و هەروەها بە بەڵگەی زانستی ئەو 30 بابەتەمان خستۆتە ڕوو ئەو کتێبەیان کە پێم زەرورە ئەوەی کە با بڵێن بەتایبەتی گەنجەکان ئەوانەی کە پاشخانێکی غنمی زۆریان نییە پاشخانێکی فکری زۆریان نییە ئەو کتێبە بخوێنەوە طبعاً لە دوای ئەوەی کە کتێبی ئیلحاد بۆ خۆی نووسی ئەوجا دیارە لەوانەیە کەسەکەم لە باشە ئیلحاد ئەوە وەک خۆی دیارە ئەدی ئیسلام وەک خۆی چۆنە طبعاً لەو کتێبەیدا کە تقریباً 570 لاپەڕەیە باسی ئیسلامم کردووە لە 14 تەوەرەدا یەکەمیان پێناسەی ئیسلام بەشێکی زۆرمان کە مسلمانین ڕەنگە هەبێ حافظ قورئانیش بێ بەڵام ئەگەر کەسێک لێ بپرسێ باشە ئەمن مسلمان نین بەس دەمەوێت ببمە مسلمان ئایا ئەو دینەی کە تۆ لەسەری چییە ئیسلام چییە ئامانجی چییە پێناسەی چییە بنەماکانی چەند دەیەوێت چ بکات چ لە مرۆڤ قەدەغە دەکات چی لێ دەوێت چی لە داوا دەکات چەند بەشە چەند جۆرەتە دوایە بابەتی دووەمیان هاتوو باسی پەیوەندی نێوان عەقڵ و ئیسلامم کردووە بابەتی سێمیان باسی پەیوەندی نێوان ئیسلام و فەلسەفە بابەتی چوارەمیان کە پێم وایە زۆر گرنگە هەر کەسێک کە خوێندەوە تایبەتمەندی گشتەکانی ئیسلام باشە ئێمە کە دەڵێن مسلمانی ئەوانەی کە بەرامبەر ئێمە کە مسلمانین باشە تایبەتمەندی دینەکەی من چییە بەسەر دینەکانیکەوە تایبەتمەندی بیرکردنەوە و فکری ئیسلامی کەسێکی مسلمان لەگەڵ ئەوانی تر چییە لەوێدا هەموو تایبەتمەندەکانم باس کردووە ئەوجا هاتوومە سەر دەبەشی دیکە عقیدەی ئیسلامی ئەخلاقی ئیسلامی عیبادەت لە ئیسلامدا ئافرەت لە ئیسلامدا شارستانەتی ئیسلامی کۆمەڵگەی ئیسلامی فکر و فەلسفەی ئیسلامی ئینجا مەقاصدی شەریعە و مەبەستەکانی شەریعەت ئینجا توراس و کەلەپور و ئەو بابەتانەی کە متعلقن بە فقی ئیسلامی و چەند تەعامل لەگەڵ بکرێت ئەوە تقریباً وەک بڵێ پانۆرامایە کە دەربارەی ئیسلام نەخشە سازیەکە بۆ ئیسلام بە تەقسیم بەندیەکی زۆر ئاسان و سادە ئەوجار ئەو کتێبەیان ئەگەر پێشتر ئەوەی باسکەی تەبەت ئەوە فکرەکەی بۆ ساڵی 2013 و 14 دەگەڕێتەوە سەرەتا لە چەند خاڵێکەوە دەست پێ کرد دوایی بوو بە 180 خاڵ ئەو کتێبە بە ناوی نەخۆشیەکانی ئومەت باسی هەموو ئەو نەخۆشی و گرفت و کێشانە دەکات کە لەناو ئومەتی ئیسلامیدایە خاڵی یەکەمیان باسی نەخۆشیەکانی کۆی گشتی ئومەت ئەوەی دووەمیان نەخۆشی بافوازان و داهەنگەکان ئەوەی با بڵێ سێمیان ئەوەی کە پەیوەندی بە چۆنیەتی تەعاملکردن لەگەڵ دین و چۆنیەتی بیرکردنەوە بەشی چوارەمیان باسی ئەوانەیە کە پێشڕە و دەمڕاست و دەستەواتداری مسلمانانە لێرەدا باسی 180 خەڵ کراوە بەڵام مامۆستا ئارام کە ڕاوی ئەو کتێبەی کردووە تەنها 80 خاڵی لێ هەڵبژاردووە سەدەکەی دیکە ماوە ئەو کتێبە شەڕی 80 دانەیە لە نەخۆشیەکانی ئومەت بۆ نمونە ئەگەر یەک نمونە بێنینەوە لەبەرەوەی ناتوانین باسیکەی لەو کتێبەیدا باسی یەک نەخۆشی بکەین یەک نەخۆشی ئەمیش ئەوەیە مسلمانان گرفتێکی زۆر گەورەیان هەیە بە هەموو ڕەوتە جیاوازەکانەوە ئەمیش ئەوەیە کە تەرکیز و تشک دەخەنە سەر ئەو بابەتانەی کە ئیختلافیان تێدا هەیە لە زیاتی ئەو بابەتانەی کە ئیتفاقیان تێدا هەیە یعنی ئێستا ئێمە ئەگە بگەڕێن ئەو بابەتانەی کە مسلمانان تێیدا متفقن تێیدا هاوڕان ڕەنگە 200-300-500 خاڵی بژمێری ئەدی ئەوانەی کە تێیدا مختلفن لەوانەیە چەند خاڵێکی زۆر کەم بێ ئەو خاڵانەش لە جوزئیاتدا نەک لە قەطعیات و لە کولیاتدا کەواتە ئەگەر ئێمە دائیرەی جوزئیات تێپەڕێنین بین دایرەی کولیات هەمووان یەک نادری هەمووان ئیتفاقمان نابێ هاوڕایی پەیدا نابێت حەتم پەیدا دەبێت لێرە باسی ئەو نەخۆشیانە کراوە طبعا لێرە مامۆستا ئارام دابەشی کردووە ئەو نەخۆشیانەی کە
تایبەتن بە زانایان و بافوازان، ئەو نەخۆشیانی تایبەتن بە ئەفرادەکانی ئومەت، ئەو نەخۆشیانی تایبەتن بە لایانی فکری، ئەو نەخۆشیانی تایبەتن بە لایانی ڕوحی، ئەو نەخۆشیانی تایبەتن بە چۆنیەتی تەعاملکردن لەگەڵ دین و تێگەشتن لە دین، ئەو لێرە باس کراوە. ئەو کتێبەش کتێبی هەستانە ئومەت، ئەو کتێبە 166 خاڵە 166 قاعیدە و یاسایە بۆ هەستانەوەی ئومەت. ئەو ئومەتە کە ئەو هەموو نەخۆشیی هەیە ڕەنگە یەکێک بپرسێ ئەوە نەخۆشیەکان ئەدیکوا چارەسەرەکە لەکوێدا ئێمە چارەسەری ئەو نەخۆشیانە بکەیت. ئەو کتێبە کە کتێبێکی تقریباً 230 لاپەڕیە باسی چی کردووە؟ باسی هەستانەوەی ئومەت. ئەگەر نەخۆشیەکان ئاوە بێ چارەسەرەکانیش ئەو لێرەدانە. جا لێرەدا طبعاً لەبەرەوەی بابەتەکان درێژن، هەر کەسێکەوە بەستی بوو دەتوانێت ئەو کتێبانە سەیریان کە بیافرێنێتەوە. طبعاً وەکو ئاسانکاریش کتێبەکان بەو شێوازەی دانراون، یاسا قورئانیەکان، یاسا گەوەریەکان، ئیسلام وەک خۆی، ئیلحاد وەک خۆی، نەخۆشیەکانی ئومەت، هەستانەی ئومەت، کە دەتوانم بڵێم ئەو چوارانە ئەو شەشانە 6 کتێبن بۆ لایانی فکری پەروەردەیی زۆر 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 زەرورن. ئەوەی دیکەشیان ڕۆڵی شیرینم بۆ مەسەلەی تەربەوی و بۆ مەسەلەی پەروەردەیی شتێکی زەرور و پێویستە و وصلى الله وسلم على خير خلقه محمد وآله وصحبه أجمعين. Most of the spider relation. فايقل الإسلام التاكسلام. Ondan sonra bu pezanı koşulun koyup sergisi falan bir manevra mahtar da rezin ki ayet neyme uslat. Let's take an example when we see it. Yakam kitap kazanapta talif taydi kam kitabu. بله. سرطان نووسی تقریبا بۆ 2013 بۆ 14 بەس ئەو کتێبەی کە یەکەم کتێب نووسیمە بڵاو نەبووەتەوە. دا عادەتەن وەرجێڕەکان و نووسەرەکان زۆر کتێب لە سەرەتا دەدی نووسن هەر وەکو تێست، تافوان نووسینیان چۆنە، وەرجێڕانیان چۆنە، داڕشتنیان چۆنە. بەس یەکەم کتێب کە چاپ کراوە کتێبی شەرحی ئازرومیە. طبعاً ئەمن باسی کتێبە عەرەبیەکانم نەکرد لەبەرەوەی زیاتر ئەوانەی کە لێرە دانیشتون ڕەنگە ئیشیان بەوەی بێ. ئەو کتێبە هیموان لێرەدایە ئەگەر یەکەم کتێب لێرە هەیە لە کتێبخانە حاجی قادری کۆری بەناوی الوەزیش في شرح المقدمة الأجرومية. یەکەم کتێب کە چاپمان کرد ئەو کتێبە بوو شەرحی ئازرومی. ئازرومی کە لە مەتنەکانی علمی نەحو کە لە فوزلەکان و مەدرسەکانی کوردستان دەخوێندرێت. الحەمدولله هەتا ئێستا 3000 لێرە چاپ کراوە، جارێکیش لە بەریتانیا چاپ کراوە و شەرحی عواملی زورجانی و عواملی بەرکەوی و شەرحی قەتر نەدا و بابەتەکانی کەش بابەتی زۆرە، بەس باسی ئەوانە ناکەین چکە پێڕان ناکەین، هەر باسی کوردەکە. From Bafsta Jan Sistek and Daddy Tanabit. And that's when we see with it. بەڵێ That's the Ferrari gift lad Mactier Sudida over the بەڵێ خۆی ئەمن کە نووسینم کردووە لە دوو بواری سەرەکی. یەکەمیان بواری علومەکان، علومە شەرعیەکان، علومە ئیسلامیەکان. دووەمیان لایەنە فکری و لایەنی پەروەردەی و لایەنی تەربەویەکە. دەستخۆش ئەوە یەکەم کتێب بوو کە الحەمدولله 3000 چاپ کراوە و جارێکیش لە بەریتانیا چاپ کراوە کە شەرحی ئازرومی لە علمی نەحو. هەموو وەک باسمان کرد ئەو کەسێک کە دەنووسێ حتمما پاڵنەرێک هەیە. ئەو پاڵنەرێک کە پاڵی بمنەوە ناوە ئەوە بووە کە با بڵێن لە علومەکان هەستم بە فەراغێک کردووە با بڵێن لە علمی نەحو کە کتێبێکی ئاسانکار هەبێ سەرەتا بۆ ئەو کەسانی کە دەستیان پێ دەڵێن. دوای وردە وردە بۆتە کتێب، ئینجا لە بواری سەرف، ئینجا لە بواری بەلاغە، ئینجا لە بواری منطق، ئینجا لە بواری قەواعیدی فقهی، لە بواری ئوسوول، لە هەموو بابەتانە کە سەیرم کردووە لە کاتی تەدریس. ویستومە کتێبێک بێ کە سادە بێ، ئاسان بێ، تەڵەبەکان بە باشی بتوانن هەزم بکەن، کورت و پخت بێ، درێژدادڕی تێدا نەبێ. بەو شێوازەی کتێبە فکریەکانیش حتمما زانیمە ئەوە مشکلێکی فکریە کە با بڵێن ئێستا بۆ لە ئیسلام مەکخۆی. هەستم کردووە کە کتێبێکی کورت و پوخت و با بڵێن بە زمانێکی سادە و ئاسان کە زۆربەی خەڵک لی تێبگاو جامع بێ، کۆکەرەوە بێ بۆ زۆربەی بابەتەکان. هەستم کردووە کە نییە لەوانەیە هەش بێ منم بینی بێ، هەستم بۆ کتێبە نووسیوە. بۆیە پاڵنەرەکە ئەوەیە کە تو هەست بە فەراغێک دەکەیت دەتوێت ئەو فەراغی پڕکەیەوە. یعنی نووسین لەبەر خاتری نووسین دەبێتە شتێکی زیادە. چۆن خوێندنەوە لەبەر خاتری خوێندنەوەی بەس بۆ ئەوەی بڵێن دەخوێنێتەوە دەبێتە شتێکی بە ئیستیفادە. نووسینیش بپێنەوە نووسین دەبێتە شتێکی زیادە. Kalamos. Bafsta Jan Zor Zakasalik Han. Daniel Bukwino, Valnazan, Todd the Spibkin. بەڵێ Sunam of Vera, let's see what the Spibkin Serata. بەڵێ خۆی هەر کەسێک کە دەخوێنێتەوە ئێمە وەکو کەسی مسلمان دەبێت خوێندنەوەکان تقریبا بکەینە دوو بوار. بوارێکی دنیای خۆمان، بوارێکی دینی. هەر کەسێک با بڵێن اختصاصی فیزیایە، کیمیایە، پزیشکی، هەر بوارەکە ئەو بوارە دنیایەکەیە و دەبێت لەو بوارەی بخوێنێتەوە وەکو ئەمانەتێکی قیامەتی و کۆمەڵێتێکی دنیایە دەبێت لێ شارەزا بێ. ئەوەی دووەمیان بوارە دینیەکەمە وەکو نشینمان لەگەڵ ئەوەی کە ئیتیمان بەلایەنە دنیاویەکەی دەدەین
دەبێت ئیتیمام بە لە دینیەکەش بدەین. طبعا ئەوەی کە دەست پێ دەکرێت یەکەم زەبریتە لە قورئان، ئەوەی کە بە زۆری کە دەخوێندرێت، بەڵام ئەوەی کە زەرورە مامۆستاکان بیکەن ئەوەیە کە سەرەتا با بڵێن ناسانێکی گشتی بۆ ئیسلام بکەین. ئەمە زۆرمان هەیە دەست قورئان بخوێنێ بەڵام نازانێت ئیسلام چییە، نازانێت ئیمان چییە، نازانێت با بڵێن بە حەقیقی خوای گەورە ناناسێت. بۆیە شتێکی وا بکرێ پێش ئەوەی کە دەست بەو علومانە بکرێت، حتا لە حوزریشدا ئەو غەڵەتە دەکرێت. کەسەکە دەست پێ دەکات پێشش کتێبی نەحوو دەخوێنێ، بعد ئێستا لەوانێ بچاکی خوای گەورە نەناسێ، ئێستا ڕەنگ بە ئیسلام نەناسێ، ئیمان نەناسێ، ئەوە بۆ خۆی مشکلێکی زۆر گەورەیە. پێش دەست پێکردن بەو شتانە کەسەکە لانی پەروەردەیەکی چاک بکرێت، لانی فکری هەندێک کێڵی گشتی بۆ دابنرێت کە ئەوە بنەما فکریەکانە، ئەوە بنەما عەقیدەیەکانی مسلمانان بەو شێوازەی. مامۆستای بەڕێز لەگەڵ بووی کتێب و ئاسانی گەیشتە بە دەستی خوێنەران بەڵام دەبینێت خوێندنەوە زۆر جار لە حاڵەتێکی باشدا نییە. ئەو سۆشیال میدیا و باوەتانێکی ئێستا هەن تەسریان هەبووە لەسەر خوێندنەوە. بەڵێ خۆی ئەمە زۆر جار بەڵێ کاتەکە زۆر جار خەڵک دەڵێ ئەوەی کە لامان بە ئیشترا دەڵێ یعنی مەزاری هیچ شتێکم نییە. ئەمە دەڵێ بەس مۆبایلەکە هەمووی نا 150 لابەرین مەزانی زۆر شتمان دەبێت. ئێستا مۆبایل بەرنامەیەکی تێدا گە سەیری کەی پێت دەڵێ ئەو هەفتەی چەند سەعات بەکارتێناوە. یعنی وەختی خۆی بۆ خوێندنەوە زۆر بوو لەبەرەوەی کەسەکە مۆبایل نەکردن بۆ پێی مەشغوڵ بێت و کتێبێکی نەفەمەوە. ئێستا چونکە مۆبایل شتێکی ئاسانە، شتێکی خۆشیشە، ڤیدیۆ لەسەر ڤیدیۆ، قسە لەسەر قسە، زەئەن و ئەشکال شتی تێدا کەسەکە ناپڕژێتە سەر کتێب. ئەوەی کە کتێبیش دەکڵێ بەشێکی زۆری یان ناخوێنێتەوە یان دەیخوێنێتەوە بەنی وەسڵی بەزەی دێڵێت. بۆیە ڕێگریەکانی بەردەم خوێندنەوە یەکجار زۆرە. بەس ئەگە باسی یەک دانیان بکەی بریتە لەو مۆبایلە کە بەدەستی هەمومانەوەیە کە هەمومانی مەشغوڵ کردووە، باشە ژیان و خەریکە بەدەردی دەڵێ خەریکە دین و دنیا بەندێ دەبات. مۆبایل ئەمە ناڵم پشت گوێ بخرێ بەتەواتی بەس لە 150 نەدەبرێت، لە 150. ئێستا هەر کەسێک کە سەیری مۆبایلەکەی کە مێسنجەری تێدا، ئینستای تێدا، فەیسبووکی تێدا، واتسەپی تێدا، تەلیگرامی تێدا، ڤایبەری تێدا، مێسنجەری تێدا، سناپی تێدا بژمێرە. ئەگەر ئەوانە کورتکەینەوە لە چەند دانەیەکی خۆزارن بەس تەلەفۆنیش نەبوو خڕێکەینەوە لە چەند دانەیەکی ئەوە هەمووان نابین بەزێک دووکان نابێ دەبینی کاتەکەمە زۆر بۆ دەگەڕێتەوە. بۆیە زەبطکردنی مۆبایل یەکەم مەرحەلە بۆ چون بەرەو خوێندنەوە کەسەکە دەبێت مۆبایلەکەی زەبط بکە. چونکەوە ئێستا خەریکی خوێندنەوەیە، زەڕەسێکی بۆ دێ، نامەیەکی بۆ دێ، گوێی شتێکی دەبێت ڕاستەخۆ سلسی ئەفکاری دەپسڕێ. باشترین چارەسەر بۆ گەڕانەوە بۆ خوێندنەوە بریتە لە زەبطکردنی مۆبایل، بریتە لە سووداکردنی مۆبایل، بریتە لەوەی لەو کاتێککە دەخوێنمەوە کە ساعاتێکە مۆبایلەکەم سامن دەکە، مۆبایلەکەم نادەن لەو لای دادەن ئەو ساعتی بۆی دادەن دوای دەچمە خزمەت مۆبایلەکەی مشکلین. بۆیە مەبەستم ڕێگریەکان زۆرن، بربەستەکان زۆرن، بەڵام لە هەموویان گەورەتر و بەڵای گەورەتر بریتە لە مۆبایلێ. ئەگەر ئەو چارەسەر بکرێت شتەکانی کەوردەوە لە چارەسەر دەکرێت. ئەسپەژۆڵتن ماوەسە لەم پرسیارێکی تر تایبەت بە پێشانگا دیارەوە دەستگای نورێت بۆ پێشانگا هەوتەوە کە دەیکاتەوە. بوونی پێشانگای لەو جۆرە تا چەند تەسیر دەگە لەسەر بەرەو پێشبردننی دۆخی خوێندنەوە لە کوردستاندا؟ حتمما کاریگەری یەکجار زۆر نییە، چکە بە تایبەتی لایەنە مادیەکە ڕەنگە خەڵکێکە بێ بە ساڵ پارە کۆکاتەوە بۆی کە لە دەرفەتێکی ئاوا لە پێشنگانە دەوڵەتەکانیان ئەو پێشنگانە خۆیانە بتوانێت لەوێ بیکرێت. ئێستا هەمان لە 175ەوە نیە، یعنی 75 لە لابراوە 25ەکەی لاوە بۆ خۆی لاانێ بە 4000 ئێستا بە 1000 دیلان. بۆیە ئەوە پاڵەرێکی زۆر گەورەیە ئەو پێشنگانە کە ئەو هەموو کتێبخانانە لە شوێنێکی کۆ دەبنەوە کەسەکە بە یەکجار دەستی دەگا بە هەمووان بەس ڕەنگە گەرچێتە بازاری هەمووی ئاوا بە ئاسانی دەست نەکەوێت. بۆیە دەرفەتێکی زۆر گەورەیە هەم لە ڕۆ مادیەکەوە هەم لە ڕووی ئەوەی کە کەسەکە زۆرترین کتێبی بەبەرچاو دەکەوێت دەتوانێت زەخیرەیەکی زۆر باش بۆ مدەی ساڵێکی بۆ مدەی 6 مانگ خریکاتەوە. بەڵام ئەوەی کە گرنگە ئەوەیە کە ئەو کتێبانی کە دەکردرێن زۆر لە عولەما کتویانە کتێبێک کە هێناومانە هەتا نەما خوێندێتەوە لە کتێبخانەوەدا نەداوە. ڕەنگە بڵێم 100% ئەوە با بڵێن ناتوانین بەڕاستی دابێت، بەڵام دەبێت ئەو کەسەی کە ئەو کتێبانەش دەکرێت بەرنامەیەکی دانێ. بۆ نمونە ئەوڕۆ 5 کتێبی کڕیوە بەرنامەیەکی دانێ لە ماوەی 5 مانگدا ئەو کتێبانە بخوێنێتەوە لە ڕۆژێکدا تەنها 20 دقیقە زیاتر نا 20 دقیقە بۆ خوێندنەوەی دانێ. بەس ئەو کاتی مۆبایلی لەلایەبێت مەشغوڵ نەبێت وردە دەتوانێت هەتاوەکو پێشنگایکی تر ئەو کتێبانێکی فریوێتی ئیسفادە لێ. يا طالبا للعلم يرجو نفعه اسمع نصيحة ناصح معواني أخلص لربك في أمورك كلها فالمخلص